بەڕاستی لە دوای 16 ئۆکتۆبەر ڕۆژ بە ڕۆژ ڕۆماڵکردنی کار و چالاکیەکانی کەرکووک بەرەو ناخۆشترە دەچێت لەبەرەوەی ئەو دەسەڵاتیەوە هەبوو بەدەست کورد و ئێستا گۆڕا و کەسانی هاتوون دەسەڵات و حکمی ئەم شاراکەن هەموو لە خواری عێراقەوە هاتوونە لە بەسرا و لە کەربالا و نەجەف هاتوون کەس ناناسێ بۆیە وای لە هاتووە نەتوانی بۆ هەر چالاکیەک بچی ڕۆماڵی بکەیت دەبێت بەلایانی کەم دوو باس سێ بازیان پێ نیشان دێت نیو ساعتێکەکەدا قسەکە هەتاکو ڕوونەکەیتەوە بۆ کە تۆ چێت و لە شۆ هاتوو بۆی شو ئیشەکەیت و دەستگاکەت سەر بە چ لایەنەکە ئەمە وای کردو کاری ڕۆژنامەنووسی لەم شارە ڕۆژ بە ڕۆژ بەرەو ناخۆشتر بڕوە بۆ گوندی پەڵکانە بۆی ڕۆماڵی ئەو بکەینکەوە و عەرەبانە هاتوونە سەر ماڵە کوردەکانی ئەوەیە ئەیتر لە کاتی گەشتنمانە بەلەوەی چەند تەسویرمان کرد و تر هێزەکە هاتووتی ئێوە موافقەتتان پێنی هندی ئۆپراسیۆنی سەلاحەدین بە چ ئەساسێک هاتوونەتەوە ئیتر ئەوە بێمان دەستگیر کرد و ڕەوانەی بارەگامانیان کرد لێکۆڵینەوە لەگەڵمان کرد تاوەکو لە سەعاتێک و تاوەکو سەعاتی 4 لێکۆڵینەوەیان کرد پاشان گەڕانمانیان و بۆ شوێنێکی دیکە نزیک پەڵکانە ئەوە بە هەمان لێکۆڵینەوە لەگەڵمان کرد لەلایەن زابوتی استخباراتی فۆجی مەخاوی سەر بە فڕقەی چواردی دای لە کەرکووک تەنها چاوقایمیەکە ڕۆژنامەنووسەکان ڕۆژانە بە چاوقایمی خۆیان زانیاریان بێ دەستیانەکەوێت بیانێ ڕۆماڵی هەر بابەتێک بکەن بە چاوقایمی خۆیان نەبێ گەرنا بتێ بڵێ بە پێی یاسا و ڕێزگرتن و مافی ڕۆژنامەنووسی و ڕۆژنامەگەری نەک نییە بوونی نییە و ئەو پەڕی بێڕێزیە و پەڕی مامەڵەی وەحشیگەرانە لەگەڵ ڕۆژنامەنووسا کرێت هەموو تەنها ئێستا نییە بڵێ بەبوونی 16 ئۆکتۆبەر و هاتنی سوپای عێراق و هێزە سەربازی عێراقەکان بۆ کەرکووک لە ڕابردووشدا ڕۆژنامەنووسان لە کەرکووک و لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان ڕوبەڕووی توندوتیژی و مامەڵەی خراپ بوونەتەوە و هەموو ئەمانەوە گەڕێتەوە بۆ هۆکاری ئەوەی کە لە عێراقدا هیچ یاسایەکی تایبەت بە مافی ڕۆژنامەنووسان بە جۆرێکی وا دانێنراوە کە بەڕاستی مافی ڕۆژنامەنووسەکە بپارێزێت لە پێدانی زانیاری لە وێنەگرتنی هەر شوێنەکە بێوێت لە بەدەستهێنانی زانیاری و لەگەڵ ئەوەشدا لە مۆڵەت پێدان لە کاتی کارکردنی وەکو ڕۆژنامەنووسێک لە نوێترین ڕووداودا ئێمە کە لە کاتێکامانەوە بچین ڕووماڵی ناوچەیەکی گوندی پەڵکانە بکەین لە سنووری ناحی سەرگەڕان کاکەوتە سنووری قەزای دووبز کە بابەتێکی گەورە و گرنگ هەیە لەو ناوچەیەوی شەوەیە کە عەرەبە هاوردەکان هاتوونەتە ناوچەکە و ئایانەوێت مڵک و زەویزاری ناوچەکە داگیر بکەن کە بە ئەسڵ کوردەکانی ناوچەکە ئەڵێن زەویزاری ئێمەیە ئێمە لە کاتێکە کە گەیشتی ناوێ بینیمان هێشتا هیچمان نەکرد بوو دەستمان بەکار نەکرد وەکو ڕاگەیاندن وەکو ڕۆژنامەنووس لای نەزانامەکانەوە دەست بەسەر کراین و مامەڵەیەکی زۆر نەشتیا و خراپ و وەحشیگەرانیان بەرامبەر کردین جگە لە لێدان و سوکایەتی پێکردین ئەوەی کە خاڵێکی گرنگ بوو ئێمەی ئازاردا ئەوە بوو کە لەژێر ناوی دەوڵەتی عێراق و لەژێر ناوی برایەتی و ئاشتی و پێکەوە ژیانە ڕێگە نەدرا ئێمە بە کوردی قسە بکەین ئەمە یەکێک بوو لەو خاڵانەی کە زۆر نیگەرانمانی کرد هەرچەندە ئێمە ڕۆژنامەنووسین لە کەرکووک کوردی و عەرەبی ڕەنگە زمانی تریش بزانی بەڵام لە کۆتاییدا ئێمە ڕۆژنامەنووسی کەناڵێکی کوردین و ئەبێ بە کوردی قسە بکەین مامەڵەی وەحشیگەرانیە و نابەجێی زۆریان بەرامبەر کردین و لە کۆتاییشدا دوای 8 کات ژمێر لە دەست بەسەرکردن اینجا بردینە ئێمەیان وەکو ڕۆژنامەنووس کە پێکاتمن لە خۆم و وێنەگەرەکەم کە وەکو ئێنارتی و کاروان ساڵحی وەکو پەیامبەری کەرکووک ناو بردینە بۆ بنکەی پۆلیسی ناحی سەرگەڕان و لەوێەوە دواتر برادراکە بە کەفالەت ئازاد بکرێن و دوای کەفالەتەکەش بە پێی مادەی 240 لە یاسای زادانی عێراقی و بە ناوی بازاندنی سنووری سەربازیەوە ئێمە داواکراو بووین واتە تۆمەتبار بووین کە دواتر لە لای بەڕێز دادوەر لە دادگای دووبز دۆسەکەمان داخل هۆکاری گرتنەکەی ئەمە لە کاتی چوونمان بۆ پەڵکانە لە کاتی هێرشی و عەرەبانە بۆ سەر ماڵی کوردەکان ئەوە بوو کە ئێمە ڕۆشتین بۆ ڕووماڵکردنی ئەو دۆخە و ئەو کاریکەوا کردبیان لەو کاتەیە جێشی مغاوری فڕقەی چواردە هاتن کە وتیان نابێ هیچ کات تەسویر بکرێت و یاخود هیچ شتێ بکرێت لەوانە ئەبێت چاوەڕێکە نشتاک و ئەمریکا ئەمریەوەتان بۆ دەرکات کە ئێوە بۆ خۆتان کار بکەن ئێمە کوڕاگەیاندکاران لە کەرکووک هیچ بوارێکیمان پێ نەدراو کە بە ئازادی خۆمان کار بکەین